إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بە پشتیوانی خوای گەورە ئەمڕۆ باسی تاوانێکی زۆر گەورە دەکەین کە زۆر بەمان بەڵکو لەوانەیە هەموومان کەم یا زۆر ئەم تاوانە ئەنجام بدەین. ئەم تاوانە تاوانێکی زۆر گەورەیە. خاوەنەکەی ئەگەر تۆبە نەکا لەسەری بمرێ، یەکەم کەسێکە بێ ئاگری جەهەنەمی پێخۆشەکرێت. پەنا بەخوای گەورە. واتە ئەوان لە پێش هەموو کەسێکەوە سزا دەدرێن. ئەوەل من تسعر بهم النار، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم. یەکەم کەسێکن کە ئاگری جەهەنەمیان پێ خۆشەکرێ. هەر لە ڕیواەتی صحیحدا هاتووە کە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەکەم کەسێکن کە محاسبە دەکرێن. ئەوانش ئەهلی ڕیان. ڕیا چییە؟ واتە ئەوەیە کە من عیبادەتێک ئەنجام بدەم، مەبەستم ئەوە بێ خەڵکی بمبینێ و مەدحم بکات. مەبەستم ئەوە نەبێ خوا پاداشتی خێرم بداتەوە. ئەمڕۆ ڕیا زۆر بووە. بە تایبەتی دەبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان قورئانێک ختمەکرێ، دەڵێ قورئانم ختم کرد، بڵاوی دەکاتەوە. دەڵێ قورئانم حیفظ کرد، بڵاوی دەکاتەوە. سەردانی دایک و باوکم کرد، ڕەسم دەکرێت ئێستا لای باوکی و دایکی خۆشەویستم. ئەمانە هەمووی عیبادەتە. بۆ خوا ئەنجامی بدە. عیبادەت بۆ پۆز نییە، بۆ ئەوەیە خوا پاداشتی خێر بداتەوە لەسەری. ئێستا لای دایک و باوکی خۆشەویستم، ئێستا لای فڵان کەسین سەردانیمان کرد نەخۆشە، ئێستا فڵان کەسمان داوەت کرد و ئەم بەڕێزانەمان داوەت کرد. ئەمانە ڕیان و ریابە. زۆر جا تووشی ڕیا دەبیت. بۆ لای دایکت ڕۆشتویتە، بۆ لای باوکت ڕۆشتویتە، بۆ لای نەخۆشێک ڕۆشتویتە، دوای جەنازەیە کەوتویتە، نوێژت لەسەر جەنازەیە کردووە. ئەمانە هەمووی عیبادەت و چاکەیە. بۆ خوا کردت یا بۆ خەڵکی؟ بۆ خوا کردت یا ئەوەی خەڵکی بیبینێ؟ بێگومان دەڵێ بۆ خوا کردم، پێویست ناکا بڵاوی کەیتەوە. خۆت بڵاوی مەکەرەوە. خەڵک ئاگا لێنێ بڵاوی کاتەوە، ئەوە ناڵێم. خۆت بڵاوی مەکەرەوە. خواردنم دا بە خەڵکی. چونکە بەڕاستی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەهلی ڕیا ئاگری دۆزەخیان پێ خۆش دەکرێت پێش هەموو کەسێک. کەواتە ئاگاداری خۆت بە. بۆ خوا کارێک ئەنجام بدەی، عیبادەتێک دەکەی، ئەوەی عیبادەتە. بۆ خوا ئەنجامی بدە و پێویست ناکە لای خەڵکی باسی کەیت و بڵاوی کەیتەوە بۆی خەڵکی بتبینێ و مەدحت کا بڵێ کەسێکی چاکە. حەج دەکەی، عومرە دەکەی، پێویست ناکە وێنە لە دوای وێنە بڵاوی کەیتەوە. ئێستا لای کەعبەم، ئێستا لە ڕەوزەم، ئێستا لە فڵان شوێنم. بۆ خوا ئەنجامی بدە، بۆ خوا. ئەهلی ڕیامە بە ئەهلی تەقوا، بە ئەهلی ئیخلاص بە ئیزنی خوای گەورە. لە حەدیثێکی صحیح جعم الصغیرە هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم يوم القيامة نادى مناد من عمل عملا لغير الله فليطلب ثوابه ممن عمل له. پەنا بخوا. زۆر ترسناکە لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەر، ئەو کاتەی کە نازانی بۆ کوێ دەڕۆی،
ئەو کاتەی نازانی لە محاسبەی خوادا چیت بەسەرادێ، نازانی بەدەستی ڕاست یا بەدەستی چەپت کردەوەکانت وەردەگری، نازانی بەسەر پردی سڕاتە تێ ئەپەڕی یا تێ ئەچیت. ئالەو کاتەدا هەموو خەڵکی لە ساحەی مەحشەرە بانگەواز کارێک بانگەواز دەکات، دەڵێت هەر کەسێک چاکەی کردووە ئەوەی عیبادەتە کردوویەتی بۆ غەیری خوا، ئەوەی کە عیبادەتی کردووە بۆ غەیری خوا با بڕوا داوای پاداشتی ئەو عیبادەتە لە غەیری خوا بکات. نوێژت کردووە بۆ خوا، پاداشت لای خوایە. بۆ ئەوە کردوتە خەڵکی بتبینێ، پاداشت بڕۆ لای خەڵکی وەرگرێ. خەڵ پاداشتی چی خەڵ چاوەڕ، خەڵکیش وەک تۆ داماوە. ئەوەی کە من و تۆ ڕیامان بۆ کردووە لە ئێمە داماوتر و احتیاجترە. بۆیە زۆر مشکلەیە، بەڕاستی کارەساتە لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کەسانی کە پێش هەموو کەسێ ئاگری جەهەنەمیان پێخۆش دەکرێ، یەکێک لەوانە کەسێکە قورئانی خوێندووە. لە ڕیوایەتەکە فەرمووی یەکێکە عیلم فێر بووە، یەکێکە خێر و سەدەقەی کردووە. بەڵام خوای گەورە پێی دەفەرموویە فڵان کەس چیت بەو عیلمە کرد، چی بۆ قورئانە کرد کە دەزانی؟ دەڵێ قورئانەکەم خوێندەوە، خوای گیان عیلمەکەم گەیاند. خوای گەورە دەفەرمێت درۆت کرد، قورئانت خوێند بۆی بڵێن قورئان خوێنە و دەنگی خۆشە. پەنا بە خوای گەورە، عیلمت خوێند بۆی بڵێن عالم و زانا و دانایە. پێشیان وتی بە ئاواتی خۆت گەیشتی، ئاواتت ئەوە بوو خەڵکی مەدحتکا پێی گەیشتی و دەی بۆ جەهەنەم لەسەر دەموچاوی ڕایکێشن. پەنا بە خوای گەورە. بۆی ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزای خوا لێبێ کاتێم حەدیسەی باس کرد 3 جار بورایەوە کە سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. والله ئەگەر خوای گەورە ڕەحمان پێ نەکا لە قیامەت هەموومان فەزەحەکە، هەموومان فەزەحە بین. دەی بڕۆ بۆ کێ عومرەت کردووە، بڕۆ پاداشتی عومرەکەت وەرگرە. بۆ کێ حەجت کردووە، بۆ ڕیایە بۆ خوا، ئەگەر بۆ خوا بێ پاداشت لای خوایە. ئەگەر بۆ ناودەرکردن کردبێتت، خەڵکی وەها چۆ بۆ حەج و عومرە، وەڵڵی بەگوێی خۆم گوێم لێ وتیتی بۆیە ئەچم بۆی سیقە پەیاکەم بۆ معامەلەکەم، کەسابەتەکەم سیقە پەیاکەم، بۆیە حەج و عومرەکەم. الله ئەکبەر. دەپێت وترا حاجی فڵان کەس لە ڕۆژی قیامەتە خوا لەسەر دەموچاو ڕات ئەکێشێ بۆ ناو جەهەنەم ئەگەر تۆبەی لێ نەکەی. بۆیە کارەکانتان بۆ خوا ئەنجام بدەن. خواناسان وەکو ئیمامی ئیبراهیمی نەخعی ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە قورئانی دەخوێند لە ژوورێکا لە شوێنێکا بەتەنها، کاتێک کەسێ بەهاتایەتە ژوورەوە هەستی بکرایە کەسێک دێتە ژوورەوە قورئانەکەی داپۆشی، قورئانەکەی داپۆشی با خەڵک نەزانێ قورئان نەخوێنم. ئێستا کابرا بێ بە ئاشکرا بڵێ من قورئان نەخوێنم، بە ئاشکرا فەخری پێوەکە، شانازی پێوەکە. برای بەڕێزم، من ناڵێم وەی کە قورئان دەخوێنێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕیا دەکات، نە، بەڵام تۆ خۆت پۆزی پێوە لێمەدە. ئەوە کارەساتەکە لەوەدایە، ترسناکەکە لەوەدایە کە تۆ شتێک دەکەی فەخر و شانازی پێوە دەکەی. ئەوەندە دەچی بۆ عومرە هەوڵ دە خۆت بپارێزە، ئەوەندەشت بڵاو مەکەرەوە. با خەڵک بزانێ من لە عومرەم، با خەڵک بزانێ من لە کەعبەم، با خەڵک نەزانێ تۆ بۆ خوا کردت، بۆچی خەڵکی بزانێ؟ جەماعەتی هاتن بەلای ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ، وتیان ئیمامی عومەر فڵان و فڵان و فڵان و فڵان کوژران. باسی غەزایە کرا و فڵان و فڵانیش کوژران تۆ ناناسی. هەنێ کەسی زۆر پیاوچاک و قارەمان و پاڵەوان کوژران خوا بە شەهیدیان قبوڵکە، بەڵام تۆ ناناسی. ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئەوە زەرەریان پێ ناگەێنێ کە عومەر نایاناسێ، گرنگ ئەوەی خوا دایاناسێ. تۆش بۆ خوا کارەکانت ئەنجام بدە، دڵنیا بە خوای گەورە دڵخۆشت دەکا. کارەکانت با بۆ خوا بێ، بۆ ڕەزامەندی خوا بێت، بۆ ناودەرکردن و بۆ ئەوە نەبێت کە خەڵکی شانازیت پێوە بکات. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە ئەبوو موسای ئەشعەری ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوتبەیەکی بۆ ئێمەدا ڕۆژێک فرمي أيها الناس اتقوا هذا الشرك فإنه أخفى من دبيب النمل. فأنا بخواي جورا خوشويستي خوا صلى الله عليه وسلم روي كده خلق أي خلقينا
خۆتان بپارێزن لەو شەریک بۆ خوا بڕیاردانە کە شیرکی بچووکی پێ دەڵێن. شەریک بۆ خوا بڕیاردانە بەڵام بچووکە. بۆیە زۆرێک لە ئێمە لەوانەیە دڵخۆش بین بڵێن شەریکمان بۆ خوا بڕیار نەداوە، بەڵام بڕیارمان داوە ئەگەر ڕیامان کرد بێت. ئەگەر شتێکمان بۆ غەیری خوا کردی بێ عیبادەت بێ، ئەوە ڕیامان کرد و شەریکمان بۆ خوا بڕیار داوە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم نمونەیەکی زۆر جوانی بۆمان هێنایەوە، ترسناک. فەرمی خۆتان بپارێزن لەو شیرکە بچووکەی شەریک بۆ خوا بڕیاردانە. بەس بچووکە کاڵێن بچووکە، مەبەستی ئەوە نێ تاوانی بچووکە، تاوانی گەورەیە، بەڵام ئینسان بەرەو ئەوە نابا کە شیرکی گەورە بێ وەکو قەبرپەرستیەک وابێ، وەکو شەخصپەرستیەک وابێ، بەڵام شیرکی بچووک تاوانی گەورەیە، مرۆڤ بە هیلاک دەدات پەنا بەخوای گەورە کە ڕیایە، یەکێک لەوانە ڕیایە. فەرمووی شاراوەترە لە شوێن پێی مێرولە. من پرسیارێک لە ئێوە دەکەم، ئەگەر مێرولەیەک بەیرەدا بڕوات، مێرولەیە بچووک، من ئێوە گوێتان لە دەنگی پێی مێرولەکەیە؟ نەخێر. شوێن پێی مێرولەکە دەبینن، شوێن پێکانی وەکو شوێن پێی ئاژەڵی گەورە دەبینیت؟ نەخێر. لە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم شیرک ڕیا لەوە شاراوەترە لە ئومەتەکەی مندا. وتیانەی پێغەمبەری خوا چی بکەین صلی الله علیه وسلم؟ فەرمووی بەردەوام بڵێن اللهم إني أعوذ بك أن أشرك بك شيئا وأنا أعلم وأستغفرك لما لا أعلم. واتە بڵێ خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لەوەی کە شەریکت بۆ بڕیار بدەم و بزانم شەریکم بۆ بڕیاردای وەکو ڕیا، و پەنا دەگرم بە تۆ خوای پەروەردگار لەوەی شەریکم بۆ تۆ بڕیاردابێ و نەشم زانی بێت. بۆیە ئەوەندە ترسناکە شوێن پێی مێرولە چەندێ ترسناکە، یعنی چەندێ بچووکە نابینرێ، نەگوێ لە دەنگێتی نە شوێن پێکەشی دەبینیت بە هیچ جۆرێ. هەتا ئەفەرمێ ئەخفە لەوە شاراوەترە لە ئومەتەکەمدا. کەواتە ئاگاداری خۆت بە، بزانە بۆچی نوێژ دەکەی. مەیە بۆ مزگەوت بۆی حەیات نەچێ، بەخوا نوێژ نەکەم حەیامەچێ، ڕۆژوو نەگرم حەیامەچێ، ئەمە ڕیایە. نەچم بۆ لای فڵان کەس حەیامە بە، حەیامەچێ. ئەڕواتە قەبرستانێ دەیوێ خەڵ بیبینێت، توان خۆی دەرەخا بۆی ببینرێ. بۆ خوا بڕۆ، خەڵ بینیتی باشە، نەتی بینی کێشت نەبێ. ئاگاداری خۆت بە، چونکە زۆر ترسناکە. تەماشا دەکەی خەڵکی وا هەیە ڕیا سەیریکە چۆنە. هەندێک کەسمان هەستمان پێ نەکردووە. خەڵکی وا هەیە خوالی ڕازی بێت، دوو شەمان پێنج شەمان یا هەندێ ڕۆژی تر بە ڕۆژوو دەبێت کە خەڵکی بە ڕۆژوو نییە. سەر ڕەمەزان تووشی ڕیا نابی، خەڵ گشتی بە ڕۆژووە. عەرەفە هەتا حەدی خەڵ بە ڕۆژوو گشتی دانێت تووشی ڕیا نەبی. بەڵام هەندێ ڕۆژی تر هەیە خەڵ بە ڕۆژوو نییە. مام حاجی، خاڵۆ گیان، کاکە گیان کە دەی بۆ مزگەوت بە ڕۆژووی تکات لێ دەکەم با تووشی ڕیا نەبیت. ئاوێک لەگەڵ دووسێ دەنگ خورما مەهێنە لە پێشی خۆتە دایبنی، چونکە جارێ شەیتان پێت دەڵێ بڵێ با بە ڕۆژووە، با بزان خەڵک بزانێت تۆ بە ڕۆژووی. هەنێ دووسێ دەنگ خورما لەگەڵ ئاوەکە بەرە پێش و دانیشە بۆ خۆت، بانگی دا بەرچاو خەڵکە خورما بخۆ. واللهی ئەگەر کەسێ بتوانێت بۆ خوا ئەو ڕۆژوە بگرێ، واللهی زۆر ئیماندارە. ئەگە تووشی ڕیا نەبێ، من لەوانەیە خۆم نەتوانم ئەو شتە بکەم. بۆی ئاگادار بە، بانگی دا بڕۆ دەرەوە بە ناوی دەستنێژ و قومی ئاوە بخۆ، پێویست ناکە خورما و ئاو بێن دێشورۆ، لە ڕیزی پێنجەمان نوێشکە و با ڕۆژەکەت بەتاڵ نەبێتەوە. واللهی شتێکتان پێڕم نانێ باوەڕ نەکەن. کاتێک هەندێ جار، ناڵێم هەموو کاتێک، هەندێ جار کەوتار ئەدەم لە خوتبە ئەدەم کە دەمەوێت حەدیثێک بخوێنمەوە، شەیتان پێم ئەڵێ سەرت بەرز کەرەوە با بڵێن لەبەرێتی، با بڵێن لەبەرێتی. ئەگە سەردا نەخەمسیۆن بەخە توش ڕیاکە بە. لە شوێن پێی مێرولە ترسناکتر و بچووکترە. زۆر ئاگادار بە. بۆیە هەر خەتیبێک، هەر کەسێک بتوانێت خوتبەیەک بدا بەبێ وەرەقە، ئەگەر ڕیایتیان نەبێ بەڕاستی ئیماندار. من لەوانەیە خۆم نەتوانم. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوا لێ، ئیمامی عەلی کوڕی مەدینی لەسەر کتابەکە دەرزیان دەوتەوە، ئەیانوت ئاوا بۆ ئێمە باشترە، سیقەمان بخۆمان نییە بەبێ کتابەکە دەرز بڵینەوە. ڕەحمەتی خوایان لێبێ. ئاڵێن سیقەمان بە خۆمان نییە تووشی ڕیا نەبین. بۆیە زۆر شاراوەیە ڕیا، بۆ ئەوەی خەڵکی بڵێن لەبەرێتی. ئاگاداری خۆ سەر شۆڕکە با بڵێن لەبەری نییە، ئەوە شانازیە بۆ تۆ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەوەی کرد یەکێک لەو کەسانی کە ئاگری جەهەنەمی پێ خۆشە کرێ، پەنا بە خوای گەورە
یەکەم کەسێک ئاگری جەهەنەمی پێ خۆشەکری ئەو کەسەیە کە ماڵ و سەروەت و سامانی بەخشیەوە بە خەڵکی فەقیر و هەژار. چەندەها پرۆژەی کردووە، بەڵام خوای گەورە پێی دەفەرمێت چیت کرد؟ ئەڵێ خوایە گیان ئەو ماڵ و سەروەت و سامانەم لە شوێنێکە بەخشی کە خۆت پێت خۆش بوو. خوای گەورە دەفەرمێ درۆت کرد، ڕاست ناکی، چونکە ماڵت بەخشی یارمەتی خەڵکی فەقیر و هەژارتدا بۆی پێت بڵێن پیاوێکی سەخی و دەستکراوەیە، سەخیە دەستکراوەیە. پێشیان وتی بە ئاواتی خۆت گەیشتی، پێت وترا پیاوێکی سەخی، پیاوێکی دەستکراوە، پیاوێکی خێرخواز، پێت وترا و ڕاست نەکرد بۆ من ئەنجامت نەدا، بۆ ئەوە ئەنجامتدا بە کەسێکی ناودار و خێرخواز ناوت دەرچێ، پێت وترا لەسەر دەم و چاوی ڕایکێشن بۆ ناو جەهەنەم. پەنا بەخوای گەورە. کەواتە ئاگاداری خۆت بە، شتێک دەبەخشی بۆ خوا بیبەخشە، چونکە ئەوەی بۆ خوا بیبەخشێ خۆشەویستی خوا فەرموویە صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوادایە، بە دەستی ڕاستی ئەیبەخشێ، دەستی چەپی پێی نازانێت، ئەوە لە ژێر سێبەری عەرشی خوادایە، ئەوەشی بۆ ناو دەرکردن دەیکا. خۆشەویستی خوا فەرموویە صلی الله عليه وسلم پێش خەڵکی دەخرێتە ناو ئاگری جەهەنەمەوە. کەواتە ئەنیەتەکە دەورە بینێ، عیبادەتەکە ئەنجامە دەی ئەوەی کە لە دڵتایە بڕیاری ئەوادا تۆ بۆ خوا ئەیکەی یا بۆ دنیا بۆ خەڵکێکی. خوای گەورەمان پارێزێ لەم تاوانە گەورەی یا رب العالمین، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بێ، ئاخرمان بەخێر بگێڕی یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صح ترغيب هاتوا پیغمبر خوا فرمی صلی الله عليه وسلم من سمع الناس بعمله سمع الله به مسامع خلقه وصغره وحقره. پنا بخوای گەورە هەر کەسێک چاکە ئەنجام بدات، عیبادەت بکات، باسی عیبادەتەکەی ئەم شتانە ڕیا لە عیبادەتایە. جاری وایە من ئاوەکە بە جارێکە خۆمەوە، قومێک ئاوەکەم بە قومێکە خۆمەوە، بەس لەبەرەوەی خەڵکیان بینێ بە سێ جاری خۆمەوە. ئەمە ڕیایە، لەبەرەوەی خەڵکم بینێ، نامەوێت خەڵک لەبەر ئەوە بێت چاوم لێ بکەن جیاوازە، بەس لەبەر ئەوە نییە، لەبەرەوەی بانەڵێن ئەمە مخالەفەی سونەتەکە. ئەوە ڕیایە، زۆر شاراوەی ئاگادار بە. دەمە جوڵێنم بۆی بڵێن زیکری خواکە، بۆ ئەوی بڵێن زیکری خواکە، نەک بۆ خوا. کەواتە ئاگاداری خۆت بە ڕیا زۆر ترسناکە، چونکە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم حەدیثە صحیحەدا هەر کەسێک کردەوەکانی چاکەکانی نیشانی خەڵکی بدات، چاکەی دەکات، بەڵام نیەتیشی لە دڵەوە بۆ خوا نەبێ، خوای گەورە لە ڕۆژی قیامەتە فەزحی ئەکا، بچووکی ئەکاتەوە، بێڕێزی دەکات، چونکە دەڵێت تۆ کردەوەکانت بۆ من ئەنجام نەدا. پەنا بەخوای گەورە واللهی زۆر ترسناکە، چونکە یەومە تubla السەرائر، ڕۆژی قیامەت ئەو ڕۆژەیە هەموو شتەکان ئاشکرا دەبێ، ئاشکرا دەبێ بۆچی نوێژت کردووە، بۆچی ڕۆژوت گرتووە، بۆچی عمرەت کردووە، بۆچی حەجت کردووە، بۆچی شەو نوێژت کردووە، بۆچی قورئان خوێندووە، بۆچی زیکری خوات کردووە، بۆچی بە ڕۆژوو بوویتە. هەر چیت کردووە لە ڕۆژی قیامەتە ئاشکرا دەبێ بۆ خوایە یا بۆ غەیری خوا بووە. بۆی نێتی خۆت پاکەرەوە، چاکە بکە و بەڵام با کەس پێی نەزانێ، دەڵێ چاکە بکە بیدە دەم ئاو، واتە با خەڵک نەزانێ، پێویست ناکە بڵاوی کەیتەوە، پێویست ناکە ئابەم شێوەیە بژیت بە ڕیاوە بژیت لە ڕۆژی قیامەتە بیتە سوتەمەنی جەهەنەم، چکە ڕۆژی قیامەت هەموو شتی ئاشکرا بێ، نیەتە بۆ خوایە یا بۆ غەیری خوا بووە. بۆ خوا بوو بێ پاداشت گەورەیە لەسەر هەموو عیبادەت و سبحان الله کە کردوتە، بۆ غەیری خوش کرده بێتت، بۆ مەدح و سەنا کرده بێتت، پەنا بەخوا بەرەو جەهەنەمت دەبا ئەگەر لە دنیادا تۆبەی لێ نەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێ ئین ئەخوەف ما ئەخاف عەلەیکم الشرك الأصغر. ئەوەی کە زۆر لە ئێوە دەترسم، زۆر زۆر ئەترسم لێتان، شەریک بۆ خوا بڕیاردانی بچووکە کە تاوانی گەورەیە. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شرکی بچووک چییە؟ شەریک بۆ خوا بڕیاردان کە بچووکە تاوانەکەی، واتە لە بەرامبەری شەریک بۆ خوا بڕیاردانە تاوانی بچووکە، بەڵام لە بەرامبەری زینا و قەتڵە تاوانی گەورەیە.
فەرمووی ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتە کاتێک خوای گەورە پاداشتی چاکەکاران دەداتەوە بە چاکەکانیان. ئەوەی لە دنیادا چاکەی بۆ خوا ئەنجام داوە پاداشتی خۆی وەردەگرێ، خوا لەو کەسانەمان بگێڕێ. خوای گەورە بە کەسانێک دەڵێ کە ئەهلی ڕیا بوونە، واتە حەزیان کردووە خەڵک چاکەکانیان ببینێ، بۆ خوانەیان کردو بۆ خەڵکی کردویانە. خوای گەورە دەفەرمێ اذهبوا إلى الذين كنتم تراءون له في الدنيا فانظروا هل تجدون عندهم جزاء. خوای گەورە دەفەرمێ بڕۆن بۆ لای ئەو کەسانەی کە لە دنیادا چاکەکانتان بۆ ئەوان ئەنجام داوە، نێژ و ڕۆژ و عیبادەت و زیکر و قورئان خوێندن و شەو نێژ و عومرە و حەج و چاکەتان کردووە، خێر و سەدەقەتان کردووە بۆ ئەو کەسانەی کە لە دنیادا بۆتان کردن، بۆی بتان بینن، بۆی مەدحتان کەن، بڕۆن بزان لای ئەوان پاداشتان دەسەکەوێ. ئێوە خۆی دانێ لە جەهەنەما بێ پەنا بخوا، خۆی داما و احتیاجە. من چاکەیەک دەکەم بۆ ئەوەی ئێوە بمبینن، ئێوە لە من داماوترن، لە من احتیاجترن لە ڕۆژی قیامەتە. ئەی بۆ خوایەکی نەکەم کە هەموو شتێکی بەدەستە. نوێژەکەم بۆ خوا نەبێ، ڕۆژوو دەگرم بۆ خوا نەبێ، عومرە دەکەم بۆ خوا نەبێ، بۆچی بۆ غەیری خوا بێ کە بێتە بەڵایە بۆ قیامەت. کەواتە کاتێک کردەوەیەک چاکەیەک ئەنجامە دەی بۆ خوا ئەنجامی، دەزانیت بۆ خوا نییە، وازی لێبێنە، وازی لێبێنە. لەوانێت تۆ لە مزگەوتەکە نوێژە فەرزەکە تووشی ڕیا نەبی، بەڵام هەندی نوێژی ترێ تووشی ڕیا بیت، هەندی عیبادەتی تووشی ڕیا بیت، حەز ناکەی خێرکەی بەس بۆی خەڵکت بینێ خێرەکەی، مەبەستی شەوە نیە خەڵک چاو لێ بکە. ئەگەر مەبەستێکت ئەوە بێ چاکە، بەس مەبەستت ئەوە بێ خەڵکی بڵێن سەخیە و دەستکراوەیە، ئەمە ترسناکێکەی پەنا بەخوای گەورە. کەواتە ئاگادار خۆت بە، خوای گەورە میهرەبان هەڕەشەی ئاگری کردو، هەڕەشەی تیاچوونی کردو لەو کەسانی کە ڕیابازن. فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون. ويل بو كسانه بي جهنم و تياچون بو او كسانه بي كالريا دكن، ريابازن اهل الريان. خوها رشي اگري كردو لمن كواتا اگدار به خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم لحديثكي صح جامع صغيره امشگاريكي زو جوان من دكات افرمي هر کسك لايوا اگر تواني کۆمەڵێ چاکەی هەبێ نهێنی بێ لە بینی خۆی و خوای گەورەدا بە ئەنجامی بدە. واتە هەندێک چاکەت هەبێ لە بینی خۆت و خوای گەورەدا هیچ کەسێک پێی نەزانی، حتا خێزانەکەت مناڵەکانت. پێویست ناکە شەو نوێژت کە بیانی بلای خێزان و مناڵەکانە پۆست دێدی. مام حاجی خاڵۆ گیان تۆش کاتێک کە شەو نوێژ دەکەی پێویست ناکە لای خەڵکی باسیکەی. ئەم شەو مامۆستا ئەوەنە نوێڕکات نوێژم کرد، هەموو شەوێ نوێژەکەم، ئەم شەو ئەوەنە تەسبیحاتم کرد. مام حاجیان بوەستە باسی مەکە. بە هەندێک چاکەت هەبێ، هەندێک عیبادەتت هەبێ بینی خۆت و خوای گەورە بێ، با کەس پێی نەزانی. پیاوچاکی وا هەبوو 20 ساڵ گریا و نێڵەوە خێزانەکەی بزانێ بۆ خواگری، هەستی پێ نەکرۆ خێزانەکەی. بۆی ئینشاڵڵا با کردەوەکانمان بۆ خوا ئەنجام بدەین. هەندێک کردەوەی چاکمان هەبێ، کردەوەی زۆرمان هەبێ، هیچ کەسێک لەم سەرزەویدا پێمانی نەزانی بێ. قورئانمان خوێندووە، چاکەمان کردو با بۆ قیامەتی خۆمان بمێنێ. ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە پاداشتی گەورەی لەسەر وەردەگرین. بەڵام ئەگەر بۆ خوایش نەیکەین، خوا هەڕەشەی وەیل و جەهەنەمی لێمان کردو. ئاخر خاڵ دەمێ باسی کەم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح ترغيب هذا فرمين ألا أخبركم بما هو أخوف عليكم عندي من الدجال. أشتكتان بيه بليم من لأيوة أترسم لأوشتا زيادة للدجال، زيادة للدجال. دجال شان اللي يترسم لأيوة كتوشتان بيو بي بقن لو زيادة أترسم للدجال لأيوة كقولتني فتنة سرزبية أو أعمل كبيغمري خواباسك صلى الله عليه وسلم. الشرك الخفي فرمي الشريك بخوا بريارداني نهيني وشعراوة كالرياية زور شعراوة شو كتو نازاني من بخوا ما يبخوا منية بس خوا زانيت. بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم أو كبياوي دبيني نيوش دكا خلاص نيوش دكا بس كاتك دبيني خلقي تماشايكا نيوشكا دريجا كاتو بوي بقول ما شاء الله نيوشكا دريجا برا لە ماڵەوە چۆن نوێژ دەکەی لە مزگەوت شاوە نوێژکە کاتێک تەنهای نوێژ چۆن دەکەی لای خەڵکی شاوا بی کە زیاتر درێژی مەکەرەوە ئەگەر زانی تووشی ڕیا بی ئەگەر زانی تووشی ڕیا بیت. ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئێمە زۆرتر ساو لە دەجال زیاتر کەسێک لە ئێمە نوێژێک بکات بەڵام کاتێک کە دەبینێ خەڵکی تەماشای دەکا درێژ یەکاتەوە
ڕکوعەکەی سجودەکەی خوێندنی قورئانەکەی خۆی کز ئەکا بەس بۆی بڵێن فڵان کەس نوێژەکەی جوانە. ئەمە کارەساتە. پیاوچاکی وە هەبووە شەو نوێژی کردووە، کاتێک کەسێک هاتە و ژوورۆ ڕێک پاڵکەوتووە تی دیبا نەزانێمە شەو نوێژم کردووە پاڵکەوتوە ڕێک خەڵ پاڵکەوتن نوێژ ناکەمە کەسێت نەتوانێت یعنی پاڵکەوتووە بۆ ئەوەی خەڵکی نەزانێ نوێژ دەکات. کەواتە ئاگاداری خۆت بە کاتێک کە تۆ نوێژ دەکەی، عمرە دەکەی، حەج دەکەی، قورئان دەخوێنی، زیکری خوا دەکەی، خێر و سەدەقە دەکەی، تۆ لە عیبادەتای نیعمەتی خۆیە بەسەرتەوە. عیبادەتەکەت بەتاڵ مەکە بۆ خاتری خەڵک. ئەوە نییە تەنیا چاکەکەت لە کۆڵ بێتەوە تەواو چاکت بۆ نەنووسری، لە قیامەت سزا دەدرێ لەسەری. ئێستا من کاتێککە عمرەیە دەکەم بۆ خوای ناکەم، ئەوە خوا پاداشتم ناداتەوە، بەڵام لەگەڵەوەشە لە قیامەت سزام دەدا لەسەرێکە تۆ بەنەکەم. قورئانم خوێندەوە بۆی خەڵکی بڵێن قورئان دەخوێنێ، پاداشتم نییە لای خوا، بەڵام سزام هەیە لای خوا گەر تۆ بەنەکەم. تەنیاوە نیە پاداشت نەبێ و تەواو نەجاتت بێ، نەجاتت نابێ، محاسبە دەکری لە ڕۆژی قیامەتە لەسەری. بۆی ئینشاڵڵا لە کۆتاییدا دەڵێم با نیەتمان بۆ خوا پاکینەوە، چاکەکانمان بۆ خوا بێ، نەک بۆ پۆز و ناو دەرکردن، نەک بۆی خەڵکی مەدحمان کە وەڵڵا لەگەڵ خوادا ڕازگۆ بە خوای گەورە دڵی خەڵکیت بۆ ڕائکێشەیە، بۆ خوا ئەنجامی بدا کۆمەڵێ چاکە و عیبادەتت هەبێ با کەس پێی نەزانێ، لەبەر خاتری خەڵک دەمەجوڵێنە و زیکر مەکە، بۆ خوا بیکە. خەڵکی وای لە مەجلیسێکا دانیشتووە بە تەنیا بێ قسە ناکە، بەس ناو خەڵکە دەمەجوڵێنێ بۆی بڵێن زیکری خواکە، بەخوا بران مەیکە، ئەگەر بۆ خوا نییە مەیکە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني نخوش يا ربي خواه شفاء بدي خواه جان الرياء والشرك بخواه بريادان بدون مانكي خواه لم تعوانا قوري بدون مانكي وما لبكي لهموت شاكا وعبادتك نيت من رزام ديتو يا رب العالمين. خواه جان قناهي دايك وباكم مردو كان من خوش بي آخر من بخير بقيري لدردو بلاو كيشو مشكلو خرابكاري ولاتمان بدورك يا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.